ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لا ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گشتی هەواڵەکانی ئەمڕۆ هەینی سی ئایاری 2025 تان پێشکەش دەکەین. دەست پێشخەری گەل بۆ ئازادی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان لە چوارچێوەی چالاکیەکانیدا باخواستی ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان لە شارەکانی قامیشلو و گرگەلەکی و حەسەکە ڕێپێوانی جەماوەری ئەنجامدا. ڕێپێوانەکاندا وێنەی ڕێبەر ئۆجەلان لەلایەن بەشداربووانەوە بەرز کرایەوە. هەروەها لەلایەن بەشداربووانەوە جەخت لەوە کرایەوە کە بۆ ئاشتیکی هەمیشەی ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان هەنگاوێکی بنەڕەتیە. لە ڕێپێوانەکاندا دووپات کرایەوە ژنان تا مسوگەرکردنی ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان لە تێکۆشانی خۆیان بەردەوام. لە چوارچەوەی بانگەوازیەکەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان و دوای کۆبوونەوەکانی ماوەکانی ڕابردووی نێوان دەم پارتی و ئاکەپە و مەهەپە و لایەنەکانی دیکە نۆمان کورتۆلموش سەرۆکی پەرلەمانی تورکیا سەردانی فراکسیۆنی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی دەکات. سانراوە سەردانەکە لە کاتژمێر 2:30 پێشنیوەڕۆی 2 حوزەیران ئەنجام دەدرێت. لەلایەن تۆلای حاتم وڵاری و تونجێر باقیرخان و هاوسەرۆکانی گشتی و گولستان کلیچکۆکچیت و سزای تەمەڵی هاوسەرۆکانی فراکسیۆنی دەم پارتی لە پەرلەمانی تورکیا پێشوازی لە نۆمان کورتۆلموش دەکرێت. هەروە باس لەوەش دەکرێت کە لە سەردانەکەدا گفتوگۆ لەبارەی چارەسەری پرسی کورد ڕۆڵ و ئەرکی پەرلەمان دەکرێت. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنیگەل هەبەگە بە دەربارەی بەردەوامی هێرشەکانی سوپای تورک ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و تیایدا ڕایگەیاند لەلایەن سوپای تورکەوە 27 جار بە تەقەمەنی قەدەغەکراوە و 7 جار بە گازی کیمیایی و چەکی قورس بە سەختی سەنگەرەکانی گەریلا لە هەرێمەکانی پاراستنی مدیا بردومان کراون و هەروەها ئاماژە با ڕاگەیاندراوی پێشوش دەکەن کە تیایدا هاتووە لە ئەنجامی هێرشەکاندا هاوڕێشیار جەزیرە لە مەتینا و بارانچی ئالازاب گەیشتون بە کاروانی شەهیدان. لە درێژەی ڕاگەیاندراوەکەدا هێرشەکانی سوپای تورک بەم شێوەیە خراوەتار و لە 21 و 27 ئایار تۆنەلەکان لە گۆڕەپانی بەرخۆدانی شیلاتزەی هەرێمی مەتینا 16 جار و لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی ئامەدی لە هەرێمی شەید دەلیل و ڕۆژاوای زاب 11 جار بە تەقەمەنی قەدەغەکراو و بردومان کراون. لە نێوان ڕۆژانی 21 و 26 ئایاریش تۆنەلەکان لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی ئامەدی 7 جار با گازی کیمیایی بردومان کراون و لە نێوان ڕۆژانی 27 ئایار لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی ئامەدی 14 جار تۆنەلەکان لە گۆڕەپانی بەرخۆدانی شیلاتزەی هەرێمی مەتینا 6 جار لەلایەن سوپای تورکەوە بە حەفارە کراونە تا ئەمان. لە نێوان 28 ئایاریش لە گۆڕەپانی بەرخۆدانی بەریزینێ و هەرێمی خواکۆرگ و گۆڕەپانەکانی بەرخۆدانی گردی زەنگەل و دێرەشە و گرگاشە و سپیندارێ و مژە و گردی ڕەشید و یەکماڵێ و زیفکێ و هەفتەباخ و کانی سارکێ و گردی کۆنوشەی دڵگەشی هەرێمی گارە و گۆڕەپانەکانی بێشلێ و دەرگەلێ و شیلاتزێ و سەری مەتینا و هەرێمی مەتینا گۆڕەپانەکانی بەرخۆدانی گردی ئامەدی و گردی بەهاری هەرێمی شەید دەلیل ڕۆژاوای زاب با شێوەیەکی سەخت با چەکی قورس و هاوان بردومان کراون. هەروەها گەریلاکانی ئازادی کوردستان لە 20 ئایار لە گۆڕەپانەکانی بەرخۆدانی گردی ئامەدی لە هەرێمی شەید دەلیلی ڕۆژاوای زاب گورزیان لە حەفارەیەکداوە و هەروەها بە چەکی قورسیش گورزیان لە ئامانجێکداوە کە لە ئامادەکاری هێرشکردندا بوو. لە 21 ئایاریش لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی ئامەدی هەرێمی شەید دەلیلی ڕۆژاوای زاب با چەکی قورس گورز لە ئامانجێکدراوە و لەلایەن هێزەکانی هێژداستاریشەوە درۆنێک تێکشکێنراوە. لە 22 23 و 24 ئایاریش لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی ئامەدی با چەکی تەکنیکی ئامانجێک تێکشکێنراوە و حەفارەیەکیش تێکشکێنراوە و هەروەها درۆنێکی بۆمب ڕێژکە کراویش خراوێتە خوارەوە کە بۆ هێرشکردنە سەر تۆنەلەکانی گەریلا نێردرابوون. هەروەها لە 25 ئایاریش لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی ئامەدی با چەکی تەکنیکی تانکێک تێکشکێنرا و هەروەها با چەکی قورسیش وەڵامی ئامانجێک درایەوە کە لە هێرشکردنە سەر تۆنەلەکانی گەریلادا بوو. پێشنگایەتی ئەنجومەنی گەلی کورد و ئەنجومەنی ژنانی شەهید ئەڤینگۆیی با بەشداری ژمارەیەکی زۆری کوردستانیان لە پاریسی پایتەختی فەڕەنسا شەهیدانی مانگی ئایار یادکرانەوە. لە هۆڵی یادکردنەوەکەدا وێنەی ڕێبەر ئۆجەلان و شەهیدانی ڕێگەی ڕزگاری هەڵواسرا بوون. هەروەها لە مەراسیمەکەدا خولەکێک ڕێزلێنان دەستی پێکرد و دواتر دەربارەی بەهاکانی تێکۆشانی شەهیدان
قسەکرا و لا قسەکانیشدا جەختکرایەوە کە پێویست بوون بە شەهیدانەوە بەندە بە درێژەدان بە تێکۆشانی ئازادیەوە. دواتر لەسەر تێکۆشانی و ژیانی شەهیدان سەمفۆزیۆنێک نیشاندرا و مراسمەکە باوتنەوەی دروشم کۆتایی پێهات. کۆنفرانسی پەرلەمانتارانی ژنانی کورد کە با پێشەنگایەتی بژوتنەوەی ژنانی ئازاد تەژە لە شاری ئاماد بەڕێوەچوو کۆتایی پێهات. وتاری کۆتایی کۆنفرانسەکە لەلایەن چیدام گلکچون ئۆجار هەفسەرۆکی گشتی دەبەپا پێشکەش کرا و ئاگلکچون ئۆجار لا دژی سیستەمی سەرمایەداری پیا و سالاری پەیامێکی ڕوونی ڕاگەاندوتی ئێمە ژنان چارەنووسی ئەم سیستەمە دیاری دەکەین. هەروەها ڕاشیگەیان کە ئازادی ژنان بە شێوەیەکی سیستەماتیک زەوت کراوە وتی سیستەمی سەرمایەداری پیا و سالار ئازادیەکانی ژنان پێشل دەکا. گلیکچۆن ئۆجار هەروەها بە ئاماژەدان با تێکۆشانی ژنان ڕایگەیاند کە ئەم هێزە کۆمەڵگا دەگۆڕێت و وتی ئێمە ژنان ڕاستی و ڕووناکەرەوەی کۆمەڵگەین لەبەر ئەوەی هەوڵەکانی ژنان لا تێکۆشانی ئازادیدا ڕۆڵێکی زۆر گرنگ دەگێڕن. هەروەها وتیشی لە بەشی کۆتایی قسەکانیدا ئاماژەی بە بانگاوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەر ئۆجەلان کرد و بە ئاماژە باڕستەیەک لا ڕێبەر ئۆجەلان کاوتی بووی پرسی ژنان لا پرسی کورد گەورەترە و ئەگەر ژنان ئازاد نەکرێن کۆمەڵگەش ئازاد نابێت ڕێگەیان کە ئەوان ڕێبازێکی لەو شێوەیە قبول دەکەن و ڕاشیگەن ئێمە قسەکانی بەڕێز ئۆجەلان با بنەمای هەموو کارەکانمان وەردەگرین. ئەنجامنامەی یەکەمین کۆنفرانسی ژنانی پەرلەمانتاریانی کورد بڵاو کرایەوە و سەرنجخرایە سەر بانگەوازیەکەی ڕێبەر ئۆجەلان و ئاماژە بەوە کرا کە یەکگرتووی ژنانی پەرلەمانتاری کورد لە چوار بەشی کوردستان دەبێتە پاڵپشتی یەکڕێزی کورد. یەکەمین کۆنفرانسی ژنانی پەرلەمانتاری کورد ئەنجامنامەیەک ڕاگەیاندرا کە لە ئەنجامنامەکەدا هێندێک خاڵ پێشکەش کراوە. ئەنجامنامەکە لەلایەن سەمرا چاکلار گۆکپاڵەوە خوێندرایەوە و خاڵەکانی بەم شێوەیە دەژی تونند و تیژی لەسەر ژنان لە هەموو بوارێکدا مێکانیزمەکانی تێکۆشانی هاوبەش و تۆڕەکانی یەخستن ڕێکخستن دامەزرێنن. هەروەها مێژوو بیرەوەریەکانی تێکۆشانی ژنانی کورد دامەزرێنن لەگەڵ جیاوازیەکانی ژنانی کورد کار بۆ ئامادەکردنی بەیاننامەیەکی سیاسی یەکێتی نەتەوەیی بکەن. لە هەر ناوچەیەک دژی سیاسەتەکانی تواندنەوە لەسەر زمانی کوردی سومان و کولتور بە هاوبەشی بپارێزن بۆ ئەوەی ژنانی پەرلەمانتارانی کورد لە سیاسەتی دیموکراتیکدا بۆ بنیادنانی ئاشتی هەڵویستێکی هاوبەش پێشکەش بکەن گروپەکانی کار دامەزرێنن. هەروەها هاوسەرۆکایەتی و نوێنەرایەتی یەکسان وەک مێکانیزمێک کە کۆمەڵگە و سیاسەت دەگۆڕێت و دەگوازێتەوە لە هەموو بەشێک جێبەجێ ناکرێت. بۆیە بۆ ئەوەی تێکۆشانی ژنان بتوانێت پارتا سیاسیەکان بگۆڕێت تێکۆشان بۆ جێبەجێکردنی کۆتایی ژنان 50% لە ئۆرگانەکانی بڕیارگرتن و نوێنەرایەتی پارتەکاندا بەردەوام بێت. هەروەها لە خاڵی دوهەمینیشدا ڕایانگەاندووە ژنانی پەرلەمانتاری کورد با تێکۆشانەکانیان دژی پیا و سالاری و هەموو جۆرە جیاکاریەک بۆ دامەزراندنی ئاشتی بوارەکانی کاری هاوبەش ببینن و کارەکانیان ڕێک بخەن و بڕیاریان دا تۆڕی ژنانی پەرلەمانتاریش دا بمەزرێنن. ئەنجومەنی ئیداری خۆبەڕێوەبەری دیموکراتیکی کانتۆنی فورات لە ناوەندی خۆی لە شاری کۆبانی پێشوازی لە شاندی فەرمی ئەوروپا کرد. ئامانج لەم سەردانە تاوتوێکردنی پرسە سیاسیەکان موڕێی و پێشکەوتنەکانی هەرێمەکەیە. کۆبوونەوەکە بامەبەستی تاوتوێکردنی بارودۆخی کۆبانی و سیستەمی بەڕێوەبەری و هەڕەشەمنیەکانی ڕوبەڕوویان و هەروەها تاوتوێکردنی شێوازەکانی بەهێزکردنی هاوکاری و پاڵپشتە مرۆڤیەکان بەڕێوە دەچێت. سەردانی شاندەکەی ئەوروپا بۆ کۆبانی دوای کۆبوونەوەیان لەگەڵ حوسێن عوسمان هاوسەرۆکی ئەنجومەنی داری خۆبەڕێوەبەری دیموکراتیکی ڕەققە و جێگیری هاوسەرۆکی ئەنجومەنی خۆبەڕێوەبەری کانتۆنەکە ئەنجامدرا. دەستی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن بمێنن لا خێر و خۆشیدا.